هەڵکشانی بەردەوامی نرخی هەڵتون بازاری زەرەنگەرانی لە کەرکووک لاواز کردووە. ئەندامێکی سندیکای زەڕەنگەرانی کەرکووک دەڵێت لە سای و گۆڕانکاریە سیاسی و دارایانەی لە جیهان هاتوونەتە پێش. نرخی هەڵتون لە هەڵکشانی بەردەوامدایە. خۆی من ڕاستە ئێمە ئاڵتونمانەیە بەس ئێمە بێ بکڕین و بفرۆشینەوە کە تۆ بازار نەبوو کڕین نەبوو فرۆشتنەوە نەبووە بێت دانیشی بەس لە مایە بخۆی پێشکەوتن نابێ. ئێمە زیاتر قانجازمان لەوەیە کە سعری ئاڵتون کەم بێت و کڕین و فرۆشتن هەبێ لە بازار زۆر کەم بووە هەر نییە تقریبان زۆر کەمە کەس ناتوانێت لە توانای کەسان نییە ئەسە مسقاڵی ئاڵتون بۆ نمونە نێزگەی ملیۆنە دەرەچێ مسقالێ ملیۆنێک پێش 3 ساڵ بە لە ئێستا مسقاڵی ئاڵتون تقریبان 400-500 دەرەچوو 400 دەرەچوو ئێستا تقریبان نێزگەی ملیۆنێک دەرەچێ. زەڕەنگەرێکی شارەکەش پێی وایە ناستەقامژیی نرخی زێر لە بازاڕەکان کە بەندە بە سیاسەتی یابووری جیهانەوە لە هەڵکشان بەردەوام دەبێت. تەقەلباتانە هەمووی ئەکەوێتە سەر اقتصادی عالەمی کەوا هیچ کەس ئیمانیان نییە بە دۆلار هەموو لەبەرەوەی کەوەڕقەیە ئەیکەنە هەمووی تێەکەن ئەیکەنە زێر ئەو زێرش لەبەر ئەوەی مەلادل ئامینەیە پێویستە هەموو ئیستثمارەکان لە عالەمە لە ئەوانی ڕاسمالی پارەیان هەیە لە بانقەکانی ئەمریکا بێ ئەو لە ئەوروپا بێ ئەو لە وڵاتان عەرەبی بێ هەمویان ئەیکەنە زێر لەبەرەوەی ئیمانیان بە دۆلار نییە. لە کەرکووک نرخی مسقالێک زێر بە دەستەوە ملیۆنێک و 25,000 دیناری تێپەڕان. هەوڵکشانش لە نرخی زێر بازاری زەرەنگەرانی بە تەواوی لاواز کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.